لە ڕووداوێکی کوشتندا لە شاری هەڵەبجە گەنجێکی تەمەن 18 ساڵ دایک و باوکی و دوو برای دەکوژێت و تەرمەکانیان بە ئۆتۆمبیل لە دوو ناوچەی جیاواز فرێدەدات. بەپێی زانیاریەکانی پۆلیس ڕووداوی کوشتنەکە 2 ڕۆژ پێش دۆزینەوەی تەرمەکان ڕوویداوە. بکوژەکە لە کاتی خەودا تەقەی لە دایک و دوو براکەی کردووە، هەردووکیانی کوشتووە، دواتریش باوکی لە کاتی گەڕانەوەی بۆ ماڵەوە کوشتوویەتی. دوای دیارنەمانی خێزانەکە و دۆزینەوەی تەرمی ئافرەتێک گومان لای یەزامنیەکان دروست دەبێت و گەڕان بە دوای ئەندامانی تری خێزانەکەدا دەست پێ دەکات. درنگانێکی شەوی ڕابردوو تەرمی باوک و دوو براکەش دۆزرانەوە. شەوەی شەوی ڕابردوو ئێمە لەگەڵ هێزەکانی ئاسایش ئاگادارکراینەوە بە بوونی تەرمێک لە چەمیکانی گوێس. پاشەوەی کە گەشتی نەشوێنی ڕووداوەکە بۆمان دەرکەوت کە تەرمی ئافرەتێکی لێ تەمەنی 37 ساڵە. گواستمانەوە بۆ پزیشکی دادی پارێزگاکە و دەستمان بە لێکۆڵینەوە کرد لەگەڵ هێزەکانی ئاسایش گەشتینەوە ئەنجامەی کە ئەمە ماڵێکن تاوانیان بەرامبەر کراوە. سەرجەمەندامانی خێزانەکە کوژراون کە باوک و دایک و لەگەڵ دوو برایەتی لەلایەن برایەکی تریانەوە کە کوڕی ناوەنجی ماڵەکەیە. ئێمە توانیمان دەستگیری بکەین و دان بە تاوانەکە بنێت و ئێستا بەپێی بڕیاری دادوەری لێکۆڵینەوە بەپێی مادەی 406 بەند کراوە و تاوانەکە لە ناو ماڵی خۆیان ئەنجامی داوە لە گەڕێکی سەرا لە پارێزگای هەڵەبجە و بە چەکی کلاشینکۆف تاوانەکەی ئەنجامدا. پۆلیسی هەڵەبجە لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند بکوژەکە تەرمی باوکی و دووبراکەی بۆ چیای شنووری و تەرمی دایک و برا بچووکەکەشی بۆ چەمی کانی گوێجا گواستوێتەوە و تەرمەکانیان بە ئۆتۆمبیلەکەی باوکی ئەگوازێتەوە بۆ دەرەوەی شار لە پارێزگای هەڵەبجە. تەرمی باوک و براکەی ئەگوازێتەوە بۆ چیای شنووێ لەوێ لە ژێر قەنتەرەی قیری جادەی شنووێ لەوێ دایانەنێ و تەرمی دایکی و برا بچکۆلەکەشی دەبات بۆ چەمی کانی گوێس کە لە پشتی پارێزگای هەڵەبجەوە هەیە و شوێنێکی چڕە تەرمەکان لەوێ فرێدەدات. لە ماوەی 2 مانگی ڕابردوودا ئەمە دووەمین حاڵەتی هاوشێوەیە لە شاری هەڵەبجە ڕوودەدات. پێشتر کەسێک 3 ئەندامی خێزانی برایەکی کوشت. پەرەسەندنی ئەم حاڵەتانە دیاردەیەکی نامۆیە لە ناوچەکەدا. کۆمەڵناسێکی دانیشتووی هەڵەبجە پێی وایە قەیرانە ئابووری و سیاسیەکان و خراپ بەکارهێنانی تەکنەلۆژیا هۆکاری ڕوودانی ئەم حاڵەتانەیە. لایچکە شۆبیرمان نەچێ زۆربوونی هۆکارەکانی پەیوەندیکردن و زیادبوونی هۆکارەکانی تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتەکان بەگشتی بەبێ بوونی هیچ جۆرە سانسۆرێک وای کردووە کە هەموو کەسێک بتوانێت سوود لەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە بگرێت بەبێ هیچ جۆرە چاودێریەک. بەربڵاوی چەک لە هەرێمی کوردستان هۆکارێکی سەرەکی ڕووداوەکانی کوشتنە بەو پێی لە زۆربەی کێشە کۆمەڵایەتیەکاندا چەک بەردەوام بوونیەیە. تا ئێستاش لە پاڵ تەواوی کێشەدارایی و سیاسیەکاندا دەسەڵاتداران نەیانتوانیوە چارەسەرێک بۆ هەڵگرتنی چەکی نایاسایی لەلایەن ناوڵاتیانەوە بدۆزرێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.